درەنگانێکی شەوە سەرجەم تیمە جیاجەکانی کوشتارگەی نوێی سلێمانی هەوڵەکانیان چڕ کردوتەوە تا ئەوەی لەو چەند کاتژمێری لە بەردەستیاندا ماوە سەرجەم ئاژەڵەکان سەر ببڕن و خواستی گۆشتی سوور لە بازاڕەکانی پارێزگای سلێمانی پڕ بکەنەوە چونکە بڕیارە نزیکەی هەفتەیەک کوشتارگەکە بەهۆی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە دابخرێت. بەڵام بەشی تەندروستی کوشتارگەکە ڕایدەگەیەنێت بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 100 تۆن بەرهەمی گۆشتی سوور کەمی کردووە. 406 تن گۆشتی بەرخ و ئاژەڵی بچووک ڕەوانەی کە بە شێوکی تەندروست و شیاوە لە ڕووی تەندروستی و بەهای خۆراکی و ڕەوانەی بازاڕەکانی شاری سلێمانی کراوە لەگەڵ 150 تن گۆشتی ئاژەڵی گەورەکە بە هەردووکیان لە ماوەی ئەم هەفتەیەدا 556 تن گۆشتمان کە لە ڕووی با بڵێن تەندروستی و بەهای خۆراکی و شیاو بۆ بەکارێن ڕەوانەی بازاڕەکانی شاری سلێمانی کردووە گەر بەراورد بکەین بە پارساڵ لە ماوەی ئەو هەفتەی بەر لە هاتنی جەژنی ڕەمەزاندا 577 تن گۆشتی ئاژەڵی بچووکمان لەگەڵ 137 تن ئاژەڵی گەورە کە بە هەردووکیانە کاتە 694 تن گۆشت ئەمە پارساڵ ئێمە ڕەوانەی بازاڕەکانی شاری سلێمانیمان کردووە کە لە ڕووی بەهای خۆراکی و تەندروستی شۆشیا بۆ بە بەکارهێنان ئەگەر ئێمە بەراورد بکەین لەگەڵ پارساڵە نزیکەی 80 تەنێک بەرەو ژوور ئێمە بەکارهێنان یا ناردنی بۆ ناو بازاڕەکانی شاری سلێمانی ڕێژەی گۆشت دابەزینی بەخۆیەوە بینیوە و ئەمڕۆژ تا ئێساوا بەردەوامی لە کارکردنەوە. بەهۆی بچووکی کوشتارگەکەوە لێپرسراوانی ئیداری سەربڕینخانەکە ناتوان ئەو گۆشتێک کە بۆ بازاڕەکان ئامادەیان کردووە لای خۆیان گل بدەنەوە و داوا لە خاوەن گۆشت فرۆشەکان دەکەن تا زووە بێن گۆشتەکانیان کە داوایان کردووە بیبەنەوە چونکە ساردکەرەوەکانیان بەرگەی ئەو لۆدە زۆرە ناگرێت. ئەم کوشتارگەیە لە بۆ ئەو زەختە زۆرە نەکرا بەڕاستی ئەمڕۆ ئەتوانم بڵێم 2500 کوشتار حیوان سەر بڕاوە لەگەڵ 116 سەر ڕەشەوڵاخی گەورە ئەمە زەختە بەڕاستی بۆ کوشتارگای سلێمانی ساردکەرەوەکانمان دەرەقەتی ئەمە نایەن ئەمجا ئەوە ئێمە ئێستا لێبوونێتەوە حالی حاضر لە سەربڕوی ئەوەی کەی سارد بێت کەی بچێتە بەڕادەوە بەڕاستی زەختێکی گەورەیە داوامان کردووە کە گۆشت فرۆشەکان ئەوانەی کە بەعزێکیان خۆیان شوێنی هینیانەیە شوێنی زەخمیانەیە بەڕادیان لێ ناو دوکانەکانیانە داواکارم ئەوانە بێن بەدەمانەوە هاتنیش بەعزێکیان هاتن ئەوەسا خۆیان ناونووسکرۆ گۆشتەکانیانە بنەوە هیوادارەوە گۆشتە بە سەلامەتی بگاتە دەستی ئەوان و ئێمەش بتوانین ئەوە کەیتریان بۆ پارێزین لە ساردکەرەوەکانە هەڵیانگری ئەتوانم بڵێم زیاتر لە 7000 حیوانی وردەمان سەر بڕیە لە زیاتر 400 سەر ڕەشەوڵاخمان سەر بڕیە لەگەڵ هاتنی بۆنە ئاینی و نەتەوایەتیەکان خواست بە شێوەیەکی گشتی زیاد دەکات و بەتایبەت خواست لەسەر بەرهەمە خواردەمەنیەکان و لە نێوانیاندا گۆشتی سوور. بەو هۆیەوە کوشتارگەکان و بەتایبەت کوشتارگەی نوێی سلێمانی ڕۆژ و شەو دەخەنە سەر یەک تا ئەو خواستی لەلایەن فرۆشیارانەوە ئاراستەیان دەکرێت پڕی بکەنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر